باز لە ڕۆڵ و گرنگی دایک و باوکەکەین لە ژیانی منداڵە چەندە گرنگە دایک و باوک ئاگاداری پەروەردەی منداڵەکانیان بن گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەدنان بەرزنجی کە بەڕێزیان شارەزان لە بواری پەروەردە. مامۆستا سڵاو لێبێ بە خێراتی. کتێبی بەردەستیشم کتێبی جەنابتە گەشەی کەسایەتی. دەزانین دایک و باوک ڕۆڵێکی گرنگیان هەیە، بەڵام پێمان بڵێ دایک و باوک لەم گرنگیەی ڕۆڵی خۆیان تێگەیشتون لە ژیانی منداڵەکانیانە. بە هیوام تێگەیشتوێتن چکە ئەوە ئەرکێکە کاوێ دایک و باوک لە پێشەوەی کە مناڵێن بێ تێگەیشتوێتن کاوان زۆر گەورن، کاوان مرۆڤێکێنە ژیانەوە کە پێویستە بزانن ئەم مرۆڤە ببێ بەچی لە داهاتوە، یان پێویستە ئەرکە لەسەرمان کە تێبگەن کاتێک کە مناڵمانە بێ هەست بەو گەورەی خۆمان بکەین، زانستمان زیاکەین، قوتمان زیاکەین، کەسایەتیمان شخصیتمان هەموو لە هەموو بارەکانە خۆمان دەوڵەمەندکەن ئەنجا مناڵە ببینێکە ئاراوە چکە ئەو مناڵە پێویستی بۆیە ئەو ساڵە لە لێکۆڵینی تازاڵە لە سا 92 دایک و باوک گەچێتەوە بۆ منداڵان، یعنی لە سا 8 دەوروبەر ژینگە و دەوروبەر هەموو ئەم لاولا ئەچێ لە دەرە وەرێکدە لە سا 92 مناڵان لە شوێنێک تاڵێ مناڵ دایک و باوک بۆ مناڵ وێنەی خوادا، یعنی لەو کتێبە باسی زۆرشتم لەوانە کردو تۆ ئەگەر بزانی خوایەک زانابێ بە قوت بێ بەهێز بێ بە توانابێ، یعنی زۆر گرنگە ئەگەر بێت و با بڵێن ئەوەی کە تۆوتە ئایا دایک باوک لەوە تێگەیشتن ئەگەر تێنەگەیشتی بێتن چەند ناخۆشە خوایەکی نەزان و درۆزن و مەشاکیلێکی هەبێت لە ژیانە. یانە توێ بڵێ دایک و باوکێکی خراپ منداڵێکی خراپ دروستەکە. حەز ناکەم بە خراپ و چاک باسی کەم چکە حەزەکەم بەوە باسی کەم کە بڵم ئەوەی کە پێڵەن خراپ بەرکەوتەیە، بەڵام ئەوەی کە پێڵەن چاک ئەمە هاوکاریان کردووە، ئەمە قسەیان لەگەڵا کردووە. مناڵڵێ بێ ڕۆژی لە دوای 3 ساڵیەوە ئەبێ ڕۆژی 11,000 وشەی لەگەڵا بەکار بهێنی کتێبی ڕۆژانە بەڵێ ڕۆژانە 5-6 ساعات پەروەردەی بکەی لەگەڵ خۆتا بێ قسەی بۆ بکەی نانی خواردنی لەگەڵا بکەی خواردنی لەگەڵا بخۆی قسەی بۆ بکەی ئەو کللتوری کە تۆ هەتا ئەو قۆتەی کە تۆ هەتە بیگەڕێتەوە بووی پێی ببەخشی ئەگەر ئەمەد نەکرد کەم و کورتیە بێ، یعنی من ئەگەر تۆ حساب بکەی لە تەمەنی 5 ساڵیە کاتێککە ئەچێتە مەکتەب ئەم مناڵە پێویستی بە زمانێکی پتەوە، کاتێک کە سێرەکە لە مەکتەبە ئەم زمانە پتەوەی نییە ئەم مناڵە هەڵسێ بە مشاغەبە لە پۆلە زمانی مەبەستە زمانی دایکە بە دڵنیاییەوە زمانی هیچ زمانێکی تر نابێت دەست پێ دووەم و سێم هیچ زمانێکی تر نابێت دەست پێ بکە پێش ئەوەی زمانی دایک بە تەواتی ساب دەبێ، چونکە زمانی دووەم لە شوێنێکە بیدۆف کۆمەڵناسی فەڕەنسیاڵەتی ئەڵێ مرۆڤ وەکو بینایەکە هێندەی و بینایە قورسە کاتێککە ڕفتارێکی تا دروستە بێ بتوانین تەرکیکەی بتوانین پێ تەرکەی، یعنی وەکو ئەم بینایە چۆن بیگەشتەوە بڵێن ئەمە ئەبێ مەتری ببێ بۆ لەوە چەند قورسە، یعنی ناتوانین بڵێن ناکرێ ئەوە نیەتە بەڵام زۆر قورسە ئەبێ لە سەرەتاوە بە جوانی بەڕێکی دروستیکەی بۆ ئەوەی کە بتوانێت لە شوێنی خۆشتەکان دروست. باشە مامۆستا بەڕێزی لە دەنمارکی لەوێ باری پەروەردەش کارەکەی لێرە ماوە دیقەتیەوە داوە کە دایکان و باوکان حەزەکەن منداڵەکانیان ئینگلیزی فێربێ عەرەبی فێربێ زۆر بەلای کوردیەکەیان نەچێ، ینی شانازیەکەش بۆ بۆی منداڵەکەی من 4 ساڵ ئینگلیزیە زانێ. بەڵێ ئەوە نابێ بە شانازیەوە بێ ینی وەکوتم مرۆڤ وەکو بینایەکە بینایە قووەتیە بێ هەبێ ئەوە بێ جوانی هەبێ دیزایانی ناوەی جوان بێ باشە، یان چەند جوانەکە مناڵەکەم چەند زمانێک گەزانێ بەڵام چەند گرنگە کە مناڵەکەم زمانی ئەساسی نیە قوتی نییە زمانی دایکە بێ بە دیوارەکانی بێ بە قوتەکەی زوو ئەڕۆخیاگەر نەیزانێ ئەگەر زوو زمانی بەهێز نەبێ دایمە شەڕەکە، ینی لەبەرەوەی نازانێت تعبیر بکە لە جێوە دەست بەکارێنێ لە جێوە شتی تر بەکارێنێ تووشی مەشاکیلی گرفتی تر بێ، لەبەرەوە زمانی دایک بۆ تعبیرکردن بۆ گفتوگۆکردن بۆ شتێک بۆ هەموو دەربڕینەکانی بۆ هەموو کاتەکان زۆر گرنگە. بیرشە نەچێ ئێمە کۆمەڵگەیەکین پێویستمان بە زمانێکی پتەوە بۆ ئەوی بتوانین لەگەڵ نارەکانمانە لەگە وڵاتە دراوسەکانمانە گفتوگۆ بکەین نەخەڵەتین، ئەگەر بێت ئێمە بە زمانی خۆمان پتەو نەبین نەتوانین کەسایەتێکی دروست بە زمانی خۆمان دروستکەین هەرگیز ناتوانین بە زمانێکی تر تعبیر بکەین
قەت ناتوانین بە زمانی دووەم و سێم تعبیر بکەین بچین ئەبێ بۆ شە جوانەکان بگەڕین بەڵام ئەبێ لە لای خۆمان لە زمانی کوردیە هەبێت لە زمانی دایکە هەبێت کە لە زمانی دایکە هەبوو چۆن بتوانم قسە لەگەڵ تۆیا بکەم چۆن من بتوانم قسە لەگەڵێکی تریا بکەم لەگەڵ ئاستە جیاوازەکانی مرۆڤ چۆن بتوانم قسە بکەم ئەمە ئەگەر مرۆڤ ئەمەی لە لا بوو ئەتوانێت لەگەڵ بیانەکانیشە ئەبە شێوەیە قسە بکە ئەبە شێوە گفتوگۆ بکە ئەو هیچ شوێنێکی تیان باشە ڕێنمایی تۆ چییە مامۆستا وەکو نووسەرێک وەکو پەروەردەکارێک بۆ دایکان و باوکان ئەوەی ماوە تێبینیت کرد و مای سەرنج بوو بۆ تۆ لێرە لە کوردستان من پێم خۆشە دایک و باوکان بە قوت بن یەک جار کە مناڵەکەی باین کرد بچێ بۆ لای بەڵام بە پێچوانەشەوە کە یەک جاوتی کوڕە جوانەکەم کچە جوانەکەم وەرە بۆلام نابێت دایک و باوکە بیکەن بە دوو جار بە هەمان شێوە مناڵەکە کەوتی دایکە یا باوکە نابێت بیکا بە دوو جارە بێ دایک و باوک بچن بۆ لایەن ئەمە ڕێزێکە کە لە بینی هەردووکیانە دروستە بێت ئەمە ڕێزێکی پێویستیشە لە بینی دایک و باوکە ئەمە ئەوەیە کە مناڵەکە ئاسی نەبێ ئەمە وایە دایک و باوکە تۆڕە نەبن ئەمە واکە کە ئێمە لەم ماڵەیە مشارەکەکەن ئەمە دیموکراتیەسە کە ئەتوانن بەرجەستەیەکەن لە ماڵی خۆیانە ئەگەر هاتو ئەمەیان کرد ئەتوانن ژیانێکی زۆر بەختەوە بژین چکە بۆ لەسەر ئەساسی ڕێز گفتوگۆ قسەکردن دایکە بەڵێ گیانەکەم باوکە بەڵێ کوڕە جوانەکەم کچە جوانەکەم یان بە پێچەوانەوە کوڕە جوانەکەم وەرە بۆلام یەک جار ئیتر پێش ناکە بیریکە بە دووجار کە ئەم دایک و باوکە دوو جار بانگی مناڵەکەیان کرد ڕێزی تیانە مناڵەکە ڕێزیان لێ ناگرێت بێ هەست بەوە بکەنیانی ئەبێ لە سەرتاوە سنوورێکیان هەبێ ینی لە خۆیانەوە سنوورەکە دەست پێ بکە خۆیان جوانەکان بخەنە خۆیانەوە خۆیان ڕێزەکە دابنێن ئەگەر مناڵەکە چوارجار بانگی دایکی کرد و دایکی وەڵامی نایەوە یعنی بزانە ئەو دایکە دایکێکی ببرە کاڵم و دایکێکی بێڕێزە بەرامبەر بە مناڵەکەی ڕێزی نییە بۆ مناڵەکە بۆ ئەو سەرۆتە جوانەی کە هەیەی ئەبێ کە یەک جار مناڵەکە وتی لە بە شێوازێکی تر هەندێک جار تعبیرەکەم وەڵام هەچ کاتێک مناڵەکە و باین کردی یەک جواب بزان لە تەواڵەتەکەی ئاوی لێبراوە پێویستی بە شتێکە ئەگینا بانگە ناکە چەند پرسیارە لێکاوە بێ وەڵامی بێتەوە چونکە ئەو بۆ پرسیارانە دروستە بێ ئەو بۆ قسەکردنە پێویستی بۆ قسەکردنی هەتاکو خۆی بدۆزێتەوە شتێکی تریش کە زۆر گرنگە زانیاری هەڵە زۆرە درێ ئەمە جێی داخە بەڕاستی جێداخە منەڵم 11,000 وشە نابێ هیچ وشێکی هەڵی تیاابێ ڕۆژێکە چی بەلای ئەو دارەیە باسی ئەو دارەی بۆ بکە ئەو دارە چییە بەس لە خۆتەوە نا بزانە ئەهوڵ بە بیخوێنڕۆ لەسەری ڕۆژێک باسێر چێکی بۆ کە بێ بیخوێنیتەوە لەسەری لە گیرفانی خۆتانە نەڵێ ئەوە منەڵێم بڵێ ئەوە لەویاوان نووسراوە لەویا واڵێ ئەو ماسیە ئەوە ناژی ئەو شتە بەوەنە ساڵ دروست دەکرێت هەموو شتەکان کە قسەی لەسەرکەی ئەبێ مەدرک بێ و زانست بێت چونکە کە زانیارێکی هەڵتدایە لە 13 ساڵ لە مێشکی مرۆڤامێنێتەوە دوای 13 ساگە مناڵەکە بەکاری نێنا ئەو کاتە ئەسرەتەوە بەڵام ئەم 13 ساڵ ئەم مرۆڤ لەگەڵ درێکە ئاژی کە چووە دەرەوە ئەگەر هەچ کاتێک باسی کرد سەرزەنش دەکرێت هەچ کاتێک باسی کرد کەمێکەنەوە گاڵتەی پێکەن زۆر قورسە بێ ئەم شتانە بۆ مناڵ بەڵام ئەگەر لەسەر ئەساسێکی دروست بوو خوێندنەوە بوو زانستی بوو ئەو کاتە مناڵەکە وردەوردە باوەڕ بەخۆیەکە باوەڕ بۆ شتان ناکە کە ئێڵێ ترسی نییە کە قساکە ئەسڵن سوێن ناخوا ئەسڵن تووڕە نابێ و گوێن نایە ئەسڵن شەڕ ناکە بۆ لەبەرەوەی گفتوگۆکە ئەم گفتوگۆی کە پێنەبوو ئەو کاتە مەشاکیل دروستەکە لەبەرەوە زۆر گرنگە لە بینی دایک و باوکە بە تایبەتی دایک و باوک بزان خۆیان کێن دوای مناڵ بوون بزان خۆیان چین دوای مناڵ بوون چیان هەیە چی پێشکەش بم مناڵاکەن زۆر خۆشە کە دایک ئەم مناڵ هەموو کاتێکگەڵێ دایکم بە قۆترینە باوکم جوانترینە بەهێزترینە ئیتر ئەم شتان ناڵێن مناڵ بۆ لەبەرەوەی هەرە وێنێ جوانترینە هیچی تریان لا نییە ئەوان شتی تر وەکو دایک و باوکیان ناناسن بەڵام ئەبێ ئەو دایک و باوکە لەجێ ئەو بەهێز و بتوانە و جوان و ڕۆنینی مناڵەکەیان نابن بۆ مناڵەکەیان باشە مامۆسا پێم خۆش و تۆ قسە بکەی بۆ یەکەم پرسیارەکەم دوا پرسیارم لەسەر بەکارهێنانی مۆبایل و ئایپاد و ئایمێرە ئەلکترۆنیەکانە لێرە لە کوردستان لە باشوور زۆر بەکارێت ینی بۆ منداڵ بە تایبەت زۆر زادایکان و باوکان هەر لەم تەمەنێکی زۆر کەمەوە مۆبایلی بۆ ئەکڕن و ئەیەنە دەستێەوە و بڵێن سەلامەتە بێدەنگ بۆ خۆی پرسیار ناکە مەشغوڵە بێ پێوەی لە ڕووی پەروەردەییەوە
باسمان بۆ بکە ئەمە زیانی هەیە یان نە حاڵەتی کاسانی هەموو شتێک دوو جەمسەرە یان دوو دیوی هەیە یەکیان باشە یەکیان خراپە من زیاتر حەزەکەم لە شتە باشەکان دەست پێ بکەم ئەگەر بکرێ چونکە بۆ مناڵی ئەم سەردەمەش پێویستی بۆیە کە بخوێنێتەوە لە ئایپاد تێبگا لە تەلەفۆن تێبگا لە شت تێبگا لەگەڵ کۆمەڵگەیا بڕوە یانی ئەمە پێویستە بەڵام ئەگەر زیا بکەیتە خواردنەوە خواردنەکە خراپە بێ ئەگەر زیاتر مناڵەکە لەسەر چۆک دانیشت و لەسەر دانیشت خەریکی ئایپاد بوو خەریکی تەلەفۆن بوو ئەم مناڵەوەکەەوە خوێکی زۆرە کردبێتە ناو خواردنێکەوە خراپە کردبێت ئەم مناڵە زمانی بۆ دروست نابێت شتێک نییە قسەی لەگەڵاکە گفتوگۆ گۆڕینەوە نییە هەندێک جار زمانە بیانیەکانە کە من چون بۆ مەکتەبێک بەداخەوە چون بۆ چەند مەکتەبێ یەکدانە نا بەڵام لە یەکیانە کە هەستم کرد زمانێکی زۆر جیاواز بەکارهێنرێن نە کوردی و نە ئینگلیزیە ینی نە کوردی و نە بیانیە زۆر پێم ناخۆش بوو لەوێ چکە بۆ ئەوەیە کە مناڵ پێویستێتی کە بۆیاڵێن ئایپاد خراپە تەلەفۆن خراپە لەبەرەوەی قسە ناکات لەبەرەوەی هیچ زمانێکی بۆ دروست نابێت لەبەرەوەی گوێی لە شت نییە لە شتی تر نییە ئیلا ئەو شتانی کە خۆیان ئێنێ ئێمە ئامانوێن مناڵەکانمان لەسەر هەموو شتێ بزانێت هەموو شتێک پێویستی بە زانیاریە هەموو وشەیەک لێرە کە نووسراوە ئەمە معنایەکی هەیە بێ مناڵەکە ئەو مانای هەموو بزانێت پێویستەکە لەسەر هەموو شتێ بزانین مناڵێک ئایپاتێکێنێ ئەڵەن نیو سعات بۆ نمونە لە دوای نیو ساعتەکە لە دەستی مناڵەکەی سن بەڵام هیچ ئەلتانچیەکی نانێ شتێکی نانێ بڵێ وەرە لە جێەوە بچین بێکەوە ئێستا خواردنێ بکەن تۆ حەقەکەی خۆت وەرگرت منیش حەزەکەم ئێستا نیو ساعت لەگەڵ تابم بەیەکەوە چین هێلکە ڕۆنەکەین تۆ هێلکەکەم بۆ بشکێنە نازانم تۆزێ تەماتە قاشکە نام شتێ بکە ینی شتێکی بەسییت بۆی کە دڵی پێخۆش بێت تۆ وای لەکەی لەو کاتە ئایپاتەکەی لە بیرە بێتەوە لە هەمان کاتیشا ئەتوانیت ئیشێکی تری پێ بکەیت بەس کە تۆ لێو سند و هیچ شتێکی نایە ئێوە مناڵە چی بکە و نازانێ و چاوەڕێ دایک و باوکە کە بەرنمەیەکیان هەبێ بەڵام هەموو کاتێک گەڵم ئەگەر مناڵ ئەگەر دایک و باوک بەرنمەی نەبوو بۆ مناڵ ئەو مناڵ بەرنامە هەیە بۆ دایک و باوک یعنی تووشی مەشاکیلەکە بەڵام ئەگەر دایک و باوک بەرنمەی هەبوو بۆ مناڵ دروستەکە ئەم شتە زۆر واقعەیە یان ئەگەر دایک و باوک نەیانتوانی مناڵەکان بە بەرنامە جابرن سەعادەوە نەبووەنە من دایکێکە بوو مناڵێکی هینی هەبوو ئەیدیهۆدی هەبوو باوەڕ بکە بەرنامەی هەفتانە ئەو بەرنامە بۆ دانا هەمووی بەڕاستم بۆی دانا پیشانەیە هەست کاتێکگەی و مناڵ کە ئەیدیهۆدی هەبوو لە شەکر لە گیانە زۆرە هەر لە خۆی هەڵەسی ڕاکە لە خۆی کۆمەڵە شتەکە کە لەوانەیە خۆشی پێی ناخۆش بێت دایکی لەگەڵ مامۆساکان قسەی کردبوو پێ وای ڕاهێنا بوو کە ئەگەر خۆی ڕۆژێک قسەی زۆرتر کرد لە پۆرە بێتەوە دەدەقە لە ئایپاتەکەی کەم کاتەوە هەر خۆی بیکەم بەرنامەجە نەک دایکی پێ بکە نەک مامۆسا پێ بکە بۆ لە بەرەوەی کە خۆی کردو بە مەسوولێک بە بەرپرسێک لە ژیانی خۆی ئەڵێ تۆ بێ کۆنتترۆڵی ئەو جوڵەیە بکەی بە شێوازێکی زانستی لە جێ ئەوەی کۆلا بخۆین ئەچین شەربەتێکی میواکەن بێکەوەی خۆین لە جێ ئەوەی کە شتێک بخۆی کە زەرەرە لێبە ئەچین شتێکە خۆین کە ئیسیفادەی لێ بکەی هەم بۆ تۆ باش بێ هەم کۆنتترۆڵی خۆ بکەی چکە ژیان 90 ساڵە 100 ساڵە چەند ساڵە مرۆڤژی ئەبێ ئەم 100 ساڵە کەمترین بەرکەوتەی هەبێ کەمترین مەشاکیلی هەبێ کەمترین گاڵتە و سەرزەنشتی هەبێ کەمترین مەشاکیلی نەفسی هەبێ ئەگەر بێت و بە جوانی بەنابێ بۆ دابرین زۆرترین خۆشببختی بۆ دروستەکەن ژیانێکی بەختەوە ئەم جسمە ئەم مێشکە ئەبێ ئەوە نە ساڵ بمێنێتەوە لەبەرەوە پێویستی بە هاوکاریە بە یارمەتی دایک و باوکە زۆر بەڕێز مامەسادنیان بەرزنجی سپاس دەکەم سپاس بامەدەبوون سپاس بە وتەکانت بە خێراتی سەرچاو